ئەنجومەنی باڵای فتوای هەرێمی کوردستان بڕیاری لەسەر نوێژی بە کۆمەڵ و وتاری هەینیدا. لیژنەی باڵای فتوای هەرێمی کوردستان و یەکەتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان لە شاری هەولێر کۆبوونەوە دواتر لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا ڕایانگەاند بەپێی شەڕع ئێستا ناتوانرێت وتاری هەینی لە مزگەوتەکان ڕابگیرێت تەنها لەو شوێنانە نەبێت کە نەخۆشیەکەی لێ بڵاو بۆتەوە بە شێوەیەکی کاتی نوێژی بە کۆمەڵ و وتاری هەینی ڕادەگیرێت. ئەنجومەنی باڵای فتووە بڕیاری لەسەر ئەم خاڵانەی خوارەوەدا ئەرکێکی شەرعیە کە هاوڵاتیان بە وردی پابەندی تەواوی ڕێنماییە تەندروستی و ئەمنیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بن تایبەت بە خۆپارێزی لە پەتای کۆڕۆنا. بەپێی شەرع ناتوانرێ لە ئێستادا وتاری هەینی مزگەوتەکان ڕابگیرێت. تەنیا لەو شوێنانە نەبێت کە بە دڵنیاییەوە نەخۆشیەکەی لێ بڵاوبوویتەوە و دەبێتە پەتا کۆبوونەوە ئاینی و کۆمەڵایەتیەکانی دیکەی وەک ئیسرا و میعراج کە لە 23 هاوکاتە لەگەڵ 23 ئیمساڵ مەولود خوێندنەوە بە شێوەیەکی گشتی ئاهەنگەکانی بۆ گواستنەوە مەراسیمەکانی پرسەدانان بە پێویستیەکی شەرعی دەزانین لەم بارودۆخەدا لە هەموو شوێنێک ڕابگیرێت. ئەو کەسانەی نەخۆشن یان مەترسی توشبوونیان هەیە دەتوانن ئەو ماوەیە تا نەخۆشیەکە دەڕوات بەشداری نوێژی هەینی و جەماعەت نەکەن. هاوکات سەرۆکی یەکەتی زانایانی ئاینی پیرۆزی ئیسلامی کوردستان ڕایگەیاند هەر کەسێک بە ڤایرۆسی کۆڕۆنا گیان لەدەست بدات پلەی شەهیدی هەیە و ڕاشی گەیاند کە سەرجەموانە شەرعیەکان لە سنتەر و مزگەوتەکان دەوەستێنرێت بە مەبەستی پاراستنیان لە ڤایرۆسی کۆڕۆنا. ئەوانەی بە ڤایرۆسی کۆڕۆنا گیان لەدەست دەدەن پلەی شەهیدیان هەیە. پێویستە سەرجەم چالاکیەکانی تایبەت بەوانە گوتنەوەی ئاینی ڕۆژانە و شەوانە لە مزگەوتەکان و تەواوی ناوەندەکانی فێرکردنی قورئانی پیرۆز و بابەتە ئاینیەکانی دیکە لەم قۆناغەدا هاوشێوەی قوتابخانەکان ڕابگیرێت. سەردانی نەخۆش نەکرێت چ لە ماڵەوە یا لە نەخۆشخانە. هەموو ئەوانەی لەو وڵاتانە گەڕاونەتەوە کە ڤایرۆسەکەی تێدایە بە تایبەت لە ئێرانەوە واجبێکی شەرعیە کە بە زووترین کات سەردانی لایەنی پەیوەنددار بکەن بۆ پشکنین و دڵنیابوونەوە لە نەخۆشیەکە و پاراستنی خۆیان و خێزان و هاوڵاتیان بە پێچەوانە گوناهبار دەبێت. هەر کەسێک گومانی ئەم ڤایرۆسە لە خۆ بکات حرامە تێکەڵی و سەردانی خەڵک بکە تەنانەت بۆ جومعە و جەماعەتیش بێ. داوا لە وتاربێژەکان دەکەین کە لەو ماوەیەدا وتاری هەینی کورد بکەنەوە هەروەها پاک و خاوێنی مزگەوتەکان زیاتر ڕابگیرێت و ئامۆژگاری هاوڵاتیان بکەن دەست و نوێژەکان لە ماڵەوە ئەنجام بدەن. بڕگەی ئەوڵوی دوام هەردووان متعلقە بەو بابەتە. هەر لێرە یەکێتی زانایانی ئاینی پیرۆزی ئیسلامی کوردستان دووپاتی بەردەوامبوون و نوێژە بە کۆمەڵەکان و وتاری هەینی لە موسڵمانانی هەرێمی کوردستان کردەوە و پرسەی لە تەواوی هەرێمی کوردستان تا 21 نەورۆز ڕاگرت و دووپاتی کردەوە جێبەجێکردنی ڕێنماییەکانی وزارەتی تەندروستی ئەرکێکی ئاینی و پێویستە هەموو موسڵمانان ڕێنماییەکانیان جێبەجێ بکەن. عیمران ئەمیر کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.